بەرهەمێکی تری دوا ڕۆژ بۆ خاوەنی کردەوەی چاک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ خوای گەورە فەرموویەتی أعددت لعبادي الصالحين ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر ئامادەم کردووە لە خۆشیەکانی بەهەشت بۆ عەبدە ساڵحە خاوەن کردەوە چاکەکان شتی وا خۆشم بۆ ئامادە کردوون نە هیچ چاوێک بینیوێتی نە هیچ گوێچکەیەک بیستوویەتی نە بە خەیاڵی هیچ کەسێکیش داهاتووە. ئێستا ئەمڕۆ بەهۆی وەسائلی تەکنۆلۆژیای تازەوە لە مۆبایلەکانمان لە تەلەڤیزیۆن و سەتەلایتەکان شوێنی زۆر خۆش دەبینین. بەهەشت خۆشترە بۆ ئەو عەبدانەی کە ساڵح بوون. خەبەری زۆر خۆش دەبیستین ئەوەی کە لە قیامەت دەیبیستی زۆر خۆشترە لە دنیا هەر نەتبیستووە. هەندێشت هەیە نە بە چاو بینیتە لە دنیا نە بە گوێچکەش بیستوتە بەڵام خۆت تەخەیول دەکەی دڵی ئێستا ژیانی من ئاوا بێ ئاوا بێ خۆشترین شت دێنیتە بەرچاوی خۆت لە دڵتدا. پەروەردگار دەفەرمێ قیامەت لەوانەش خۆشترە کە تۆ بە خەیاڵتدا دێت. بۆ چێ؟ لعیبادی الصالحین، بۆ عەبدە چاکەکان ئەوانەی کە کردەوەی چاکە دەکەن. ئەوە لە بەهەشتدا ئینجا بینینی پەروەردگاریش کە لە هەمووی خۆشتر و لە هەمووی گەورەترە.